کورد ڕازی بووتی ئیستفتاکەمان تەجمی دەکەین ڕاپرسیەکەمان وتیان نا ئیلا ئەبێت تۆبەی لێ بکەن ئیلا ئەبێ لەی پەشیمان ببن دوای ڕێگایکیان دۆزیەوە هی قانونی کە هەمیشە ڕێگا لە کورد بگرێ و ئستئناف نەکرێتەوە کو نێچیروان باردانی ئەڵێ چون لە ڕێگای قانونی و هی مەحکەمەی دەستوری کە ئەوان باوەڕیان بە قورئانەکە هەیە بەڵام پێشێلیەکە ئەوان اعتراف بۆ یەکتری بە مافەکان ناکەن کە لە تەشەیوعەکەی خۆیانە هەیە ئێستا خەڵکە گەوەندە جێ لە وازانێ ئەوانە پابەند دەبن بە دەستورەوە بە بڕیارێکی دەستوری هی مادەی یەک ڕێگایان لەوە بڕی کە جارێکی کە ئیستیفتا لە کوردستانە بکرێتەوە بەوەش هەمویان ئێڵغا کردەوە هەر لە سەروبەندی ئەوەیە وتیانە بێ فڕۆکەخانەکانمان تەسلیم کرد فڕۆکەخانەکانیش وەکو ئەوترێ ڕۆژی $5 ملیۆن زەرەرە لە کورد ئەوە 35 ڕۆژە ئێستا وتیانە بێ ئەمانە هەمووی تەسلیم بە لیوای سەرۆکایەتی کۆماری عێراق بکرێ فەرموو دوایی وتیانە بێ هەموو مەنافذ حدودی یعنی ئەو شوێنانەی کە لێوێ پەڕێتەوە لە سنوورە وەکو پەرێزخان و پێنجۆن و حاجی ئۆمران و ئیبراهیم خەلیل ئەبێ ئەوانەش دیسان تەسلیم کرێن و لیوای سەرۆکایەتی کۆماری بێتە ئەو ناوچانە ئەوەی کە عەرەبێک بەعام عەرەبێک لە دوای کیمیاویەکەوە لە دوای 1970 بۆ 91 لەوە دەرچێ لە 91ەوە بە سیاحەش نەیانەتوانی بێنە ناوی ئەوە ئێستا کابرای عەرەب ئێوێ بێ لە پێنجوێن هەموومان فێری عەرەبی ببین لە بەرخاتری دە جوندی کە دێن لەوێ بە متەغەطرس و لوتبەرز دێن لەسەرەوە حدودانە بنەوە سەر لە نوێ ئێمە عەرەبیەکە فێر بین بەڵام ئەو بێزی نایە 4 کەلیمە فێر 10 ساڵ لە کوردستان مامۆستا بوو دوایەوەی کە فێر بووی ئێ لە کرا دێگوڵن وارە یعنی تعال ئێوە ئەو لوتبەرزێمان دیسان بۆ بێنێتەوە کە ئەنەما ئێمە مەخلووقێکی ترین ئەو وەکو جوولەکە تەماشامانەکە بەس هەیکەلمان بووە بە ئینسان بۆی لە خزمەتی ئەوابی مەتاریش تەسلیم کراوتیان نا بێ هەموو ئیتیصالاتێکی تری هەرێم نەشیانەوت هەرێم شمال الحەبیب على الأقل صدام حسين وشمالنا الحبيب أمان حبيبة كان ليه كردوتو جالسة دوري جنيه وان جاران أو ترى المتمردون الأكراد العصاة أو القابانيك جمالنا بس حسابي كردبو بستو بينش لقب من لو شيء ويهابو يسأل لقبي تشيع عكش من بوديت سري هندي تريد هندي شتيتر وتيان أبي اتصالاتي شماليش بيتو بردسي حكمة مركزي تومز ئاسیا سێڵ و کۆڕەک ئەیانوێ بیان گۆڕنەوە بە 4 کۆمپانیای ئێرانی کە ئەو ڕۆژێ ئیتیفاقیان لەگەڵ تورکیا کرد بۆ ئەوەی تورکیاش زەخت بخاتە سەر باشووری کوردستان ئەو کاتە 4 کۆمپانیاکان حاضر کردبوو ئەوەش کراوتیان باش دوای وتیان ئێمە دێینەوە بۆ فیشخابوور بۆ ئەو شوێنە استراتیجیەی کە جارێکی کە باسم کرد کە لەوێەوە ئەو ناوچەی فیشخابوورە شوێنێکی استراتیجی عسکەریە بۆ ئیسرائیل بۆ حیزب الله بۆ سووریا بۆ کورد هەر کورد استیفادەی لێ ناکە بۆ ئەوانی تر هەمووی تەڵەن ئێران ژێوە بیگرێ و استیفادەی لێ بۆیە ئەمریکایەکان مباشر کەوتونەتە قسەکە لەوێ بۆیە ئەمریکایەکان ئەگەر لە شوێنێکی تر قسە نەکەن وەکو بەغدا لەوێ قسەیان هەیە قسەکەشیان ئەڕوا عەبادیەڵێ بە ئەمریکایەکانم وتم ئەڵێی ئێوە پشکێکتان هەیە لەم مەسەلەی فیشخابوورە یعنی کە ئەمریکایەکان ڕێگانادەن تەسلیم کرێ وا وەزارەتی پێشمەرگەی هەرێمیش ئەڵێ تاکو ئێستا نەگەیشتوینەتە هیچ ڕێکەوتنێک لە فیشخابوور لەگەڵ سوپای عێراقیە میلیشیاکانیشان هەر لەوێن حەشتی وەحشی ئەوانە کە دایان ناونەکو گورگەکەی هەیاسی خاص بۆ بۆ ترساندن و شکاندنی چاوی کورد کە زۆر خەیاڵ بڵاویشن چونکە کورد لەوان بە قووەتریشی بینیوە چاویشی لەوان نەترساوە کورد فێری خەبات و هەستانەوە شێتی ئەم قۆناغەژە بڕێ بە ئێمە یا بە غەیری ئێمەش هەرەی بڕێ بەو گەندەڵانە بەو حیزبانەش بە کە چوونە سەر حکم و ئەم کارە ساتیان بەسەر خەڵکیە هێنا یا بە غەیری ئەوان عەلا کولین دیسان تەنازولاتی تر کرا و ئەو شتانە تەسلیم کرا
مەسعود بەرزانیش بە ئاشکرا ڕۆیشت و وازی لەوە هێنا و تەحملی ئەو مەسئولیەتەی خۆی کرد هەرچەنە هەموویدا بەسەر شانی کووردە نۆ لە سەلاحەکانیدا سەلاحەتەکانی خۆی کە چواردە بوون دای بە نێچیروان بەرزانی کە ئێستا ئەوە توانێت باشتر تەسەڕوف بکە بەڵام ئەویژە بێ زۆر ئاقلانە تەسەڕوف بکە چونکە نابێ وا بزانێن نێچیروانی پێش 16 دەی 2007 وەکو نێچیروانی دوای 16 دەی 2007 ئەبێ زۆر باش بزانە ئەم جارە ڕەفتارکردنی لەگەڵ هەموو شەرایحێکی کۆمەڵگەی کوردیە پێویستە خۆی تەنازولی لێ بکە مادام ئەمێنێتەوە لەو سوڵتە و دەسەڵات و ئەو کوردەش گەیشتۆتە ئەو ڕۆشنبیرەی کە بێ دەسەڵاتەکان بگۆڕێ و دەموچاوانە بگۆڕێ ئەو هەموو گەندەڵە بگۆڕێ هەموو خراپەکار و ئیپڕ ئیجرامانە بگۆڕێ و هەموو نەخوێنەوارە بگۆڕێ نە دیندار بوون نە دیموکراسی بوون نە نیشتیمانی بوون نە کوردەوایەتی قەومی بوون هیچ نەبوون هیچ ڕازی بوون بە وەکو قەبیلەی بەرزانیش تەعامولمان لەگەڵا بکەن بەڵام ئەوەشیان هەر نەکرد لەملاوەکو عایلەیەکی تری فاسد و پڕ ئیجرام حتا سێڵەکانی لەشیان پڕ ئیجرام و خیانەتکاری عایلەی تاڵەبانی هاتوون لەملاوە ئیتیفاقاتیانیان ئیمزا کردووە و نەوتە ڕواوتەوە و بۆریەکانی لێ بەسن نەوتی کەرکووک لە جیاتیەوە بە تورکیا بڕوام جارە لای یەکێتیوە هەکاڵم یەکێتی لە قەوسە لا ئەم خانەوە دە پڕ ئیجرامە جینایەتکارەوە ڕوانجا بۆ ئێران ئەوانەشیان تەسلیم کرا پاشان وتیان ئێمە بوجەی هەرێم بوجەی شیمالنا الحەبیب ناتوانین وەها بدەین لە 170 کردیان بە لە 112 فاصل ئەوەندە خەڵگەڵێ باشە فەرمو بینێرە هەڵێ نایەمە ئاوا ناینێری لای ئێمە 600,000 و ئەوەندە موچە خۆر هەیە لە کوردستان بەڵام لای ئێوە 1,450,000 کەوا بوو بندیواری و دوو موچەی و ئەمانەمان بۆ تەسفیەکەن دوو موچەی هەندێک کەس هەیە وەی کە مامۆستای و سایق تەکسیە ئەمە گەندەڵی نییە چونکە فریای ناکەوێت ئەمە لە میسری شێ و لە ئوردون هەیە و لە وڵاتانی تر لە ناو سعودیەش هەیە کابرا دوو ئیشی هەیە ڕەنجی داوە ئێمە گلەیمان لەسەر ئەوە نییە کابرا پێشمەرگەی وڵا پێشمەرگەی زمانی ئەیلولە یا گوڵانە یا یەکێتی هەیە المهم پێشنەوە تو یەک پێشمەرگەی شاخ و موچەی بۆ بڕراوت وەکو هەموو کەسێکی تر وەکو هەموو میلەتانی تر کە ئیبڕنەوە عادەتەن نەمە شتێکی ئەوەندە گەورە نیە ئێستاش کە بۆ بە مامۆستا بە دکتۆر بە پەرلەمانتار بە وەزیر موچەیەکی تری هەبێ ئەمەشیانمان بەلاوە شتێکی ئەوەندە گەورە نیە چکە لە ناحی دینیشەوە مە شتێکی ناشەرعی نییە ئەشێ بۆ ڕاتوێیان ناژی کە تەقاعودێکی دوای کابرا مهەیە بۆی ببێ بە وەزیر پیرۆزی بێ کە مادام شیاوێتی ئیشکال لەسەر ئەوەش نیە هەروەکو چۆن کابراگەر لە شاخ بوو بێ تەقاعودی عقیدی بۆ بڕرابێتەوە ئێستاش دکتۆرە بۆ نمونە بەڵام گەندەڵکاریەکە ئەمە نییە گەندەڵکاریەکە زۆر لەمە گەورەترە کە ئەیانە چاوشارچێمان لەگەڵا بکەن بڵێن ئەمەیە گەندەڵکاری کە لە فڵان و فیسارا هەیە و لەوان لە 112 خەڵک چاوەڕێتی بەڵام عەبادی ناینێرێ چونکە ئەوە کورد بزانێت کە زۆر زەلیلتر یەکەن هەتاوەکو ئەو موچێژەدەن ئەوان خەڵکی نەجەف و کەربەلای خۆیان زەلیل کردو لە 170 هەموو شتێکی کەربەلا و نەجەف بەدەست ئێرانیەکانەوەی حتا مەراسیمی حوسەینی حتا هەریسە دروستکردنەکە دروشمەکان ئوتێلی نەجەف و کەربەلا هەموو ئوتێلەکان بەدەست ئێرانیەکانەوە شەریکات خان و دروستکردن تەسمیمی خانوو هەمووی ئێستا هەمووی شێلمان و کەرپوچە هەمووی خشتە هەمووی لە ئێرانەوە دێ پلاکی کارەبایەکیش لە هەموو شتەکان لە ئێرانەوە دێ شیرەمەنیەکەش هەر لێوەتی لەبەرەوە ئێران ناوچە شیعیەکەی کردبوو بە لوبنانی حافظ ئەسەد یا تایوانی چین چەند حەساری بخەنە سەر باکی پێی نییە حەسار لە پاکستان و جابار لەسەری بێ لەو سەحرا چ ئیشێکی بوێ مادام سیەکانی ئێستا هێناوە بۆ بەغدا و هێنایەتی بۆ جنوب لەبێ هەموو پارەی دەسەکرد ئەگەر لە سلێمانی ئێوە تەسەورکەن عەزیزانی من بە پێی ئەحسای ئێران خۆی کە بڵاوی کردوتەوە مانگی ملیارێک دۆلاریان پێش ئەم ڕووداوانە دەست دەکەوت لە ساڵێکا 12 ملیار ئێستاوان بە 12 ملیار ڕازی نابن چونکە ئەیانەوێ چۆن کووت و حەمارە کەوتۆتە بەردەستیان سلێمانی و هەڵەبجە و چەمچەماڵ و ئەترافانە هەمووی ئەو گەرمیانەش هەمووی کوێتە بەردەستیان هەمەیکەن بە بازاری ساخکردنەوە جا ئەو من مردوو ئێوە زیندوو هەموو جارێکیشم عیبارەتە ئەڵێم و هەرچەند هەر زیندووشم
من مردوو ئێوە زیندوو بزانن ئێران چ خۆتەیەکتان بەسەر تەطبیقەکە، خۆتەیەکی سەرمایەداری ئیستیعماری کە هەم ئیستیعمار کردی هەموو ئیستیعمارەکانی ڕۆژئاوایی و ئەمریکاژەیکە هەم یەکێتی سۆڤێتی کۆنیش کردی لە ئەفغانستان. ئەمیش ئەوەیە بۆ نمونە ئێران دێ سەیرەکان معمەلێک هەیە گۆرەوی ئینتاجێک، بەڵام مەوادی خام لەکوێوە دێنێ؟ لە تورکیا. خێرا معمەلێکی ترمان بۆ دێنی وەکو معمەلی ڕێوی، معمەلی ڕێوی معمەلێکی گۆرەویە، معمەلێکی ڕێویمان بۆ دێنە لە سلێمانی بۆمان تەسمیمەکە داهی ئەنێ هەرزانترەی فرۆشێ وردە 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 ئەمان تەدمیرەکە ڕێویەکەی خۆی باتە پێش. جابە ئەو سەری شێریشی پێوە بەخوا بە جدیشمە برایانی بەڕێزم، هەرخۆی شەریکەش ئەمیان ڕێویە، بەس ئینتاجێکی باش دێنێ، ئینتاجێکی زۆر ممتاز. لە تەماتەکەش ئەمە محارەبەمانەکات لە هەموو پیشەسازیە کە ئەوەندەی کە بۆ یەکرێ، چونکە ئەوەندەش نییە کە بڵێ ئەوەندە واریداتی شتێکی ئەوەندە مهمە منافەسەی بۆ نمونە هی تورکیاکە کە بەپێی مواسەفاتی بازاڕی هاوبەشی ئەوروپایە، بەڵام منافەسەکە ئەکە. تۆ قابلەمە کڕیوە، قابلەمەکەت مادام ئینتاجی کوێ هی سینە، ئەوە قابلەمێکی ئێرانی دێنەی فرۆشێ لە سەوزەوە لە میوە لە حتا ئاگاتە ئیتر سیارەدا وەختێک گەزانین ئەو سیارە ڕاقیانی کوردستان منافەسەکەی چێ پێکانە بیجۆیەکی ئێرانیە کە خۆیان گاڵتەی پێکە نەڵێن یەکبار مەسرەفە، یعنی یەک جار سواری بیت و توایی بە کەڵک نامێت. بەڵام هەر ئەشیکا شێوازێکی سەرمایەداری ئاوایە. عەبادی ئیعلانی کردوتی ئیستیفتاکە بوو بە تاریخ، بوو بە شتێکی ڕابردوو، وا دیارە وەکو زۆر سەرکەوتوانە ژەڵێ بوو بە تاریخ، بەڵام بێ ئەویش و ئەو کەسانی لە پشتیشی ئەوەن بزانن ئەو ڕیفراندۆمە هی کووردە مافی کووردە ڕۆژێکی تریش هەر هەڵەداتۆ لەسەری کەشمیر لە 1947 ئەم ڕاپرسی کردو 1947 ئێستا 2017 ئەو هەموو ساڵە توولانیە 70 ساڵ وازیان لێ نەهێناوە، ئێستاش لەسەر ئەو ڕاپرسی ئەڕۆنەوە کە لەو کاتی ئاکراوە لە 1947. ئەم ڕاپرسێش مافی ئەو خەڵکە خۆی بۆ ئێمە، چونکە هەموو متتەفیق بووین لەسەری، بەڵامانم کاتەکەی ئەوە نییە جۆ لە خەڵکی تر بگرە. دەستگاکانت دەستگایەکی فشەڵن، ئەتەوێت دەوڵەتێ لەسەر ئەم ئەساسیاتانە دروستکەی کە هەموو گەندەڵ و دز و پیا و خراپانە لە ناوتایە، ئەتەوێت دەوڵەتێ دروستکەی لەسەر ئەم هەموو زیندان و بێکەرامەتی ئینسانی کورد، لەسەر ئەم بێهیواییە، لەسەر بێموچەیی، لەسەر بێکەرامەتی، نەنانت بە خەڵکی هێشتووە نە ئەمانت بە خەڵکی هێشتووە. دەوڵەت لەسەر ئەمە چۆن دروست دەکرێ؟ ژێرخان و برخانت، ژێرخان و سەرخانت نەماون تۆ، دۆستەکانیشت پێڵن ساڵێکی کە تەجیلی کە بەڵام هەر سووری لەسەر ئەم زارە هەڵدەی ئێ هەندەش حساب بۆ خەڵکی تر ناکە، ئێ هەندە، بەڵام چۆنیشان لێ کردی کە تۆ بۆیە بتزانێ با پیرانی کوورد دەڵێن سواری ئەسپی خەڵکی بی هەر پیادەی، تۆ ئەمان و هێزی خۆت هی خۆت نەبوون، ئەمانە تەحیان بۆ تۆ کرد. مەسئول عەسکەریەکانە دەڕۆیشتن بە جلی ئوتوکراوە بۆ جەبهەکان، بەڵام ئەو جل و بەرگە لەکوێ؟ جلی قاسم سولەیمانی لەکوێ؟ هی ئەبوو مەهدی مهەندیس لەکوێ؟ تۆ عامرت بینیوە بە جل و بەرگەکانیەوە ئەڵەی پێشمەرگەی کۆن کۆن جوندی کۆن کۆنی ماوچی تۆنگن هاتوونەتم شەڕ، ئەوان بەو جل و بەرگانەوە هاتوونەمانەی تۆشەم بۆم جل و بەرگە ڕاقییانەوە دێ بۆ شوێنەکەەوە قەسوی تارەی لەسەر بوو بۆ نمونە نزیکی قەندیل، ناتوانێت بەسەر شاخەکە ئاسەرکەوێت لەبەر کەرشی گەوری، ئاوا شەڕەکەت دۆڕاندووە. ئەنجا ئێستا مشکلەکەش ئەوەیە هەم بە مار و پەیژەکەی هاتووینەتە خوارەوە، هەم عازیاکەش لوشمانەتە.